هر سه پارتین اسلامی بوجه اگ نزدیکرنا وان سه پارتان لجنه که 16 کسی پکینویا که هر پارتا اسلامی 4 اندامن ده اوی لجنه دا و 3 کس جی سرکرداتی وان سه پارتان و کسک جی چافداریا کارن اوی لجنه دکاتن اندامه که سرکرداتی ایگوتو اسلامی کردستان دو بیجیتن برشدی کاری لسر پروژه دکن و دنها دا کار لسر اوی ده تکرن به اکریز بجداری هر بجاردن دهاتین عراق و هرم کردستان ببن بەڵکو ئەمە بۆ تۆکمەکردنی نێوماڵی کووردە بۆ ئەوەیەکەوە جارێکی تر ئێمە لە هەرێمی کوردستان بڵین کە ئیسلامیەکان توانای ممارسەکردنی پرۆسی سیاسی ممارسەکردنی پرۆسی دیموکراسی ممارسەکردنی تەحالوفاتی سیاسیان هەیە بریاردار جواد سرکرداتی کمال اسلامی دبیجیتن پروژه پارتین اسلامی رکخستان نافمالا اسلامیانه ولدجی هیچ لایکی و فکرایکی نینه لە ڕابردوو چەندان هەنگاوی باشمان ناوە لە داهاتوش خەریکین هەنگاوی تر بنێن لە بەرەوەی لیژنەیەکمان بۆ تەشکیل کردووە کە سەرپەرشتی پرۆسەکە دەکا پرۆژەکەش خۆی لە دوو شتی سەرەکیدا دەبێنێتەوە کارێک تەوەرێک بریتیە لە ڕێکخستنەوە و تۆکمەکردنی نێوماڵی لایەنە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی ئەوەی تر بریتیە لە ڕێکخستنەوەی نێوماڵی لایەنە کوردستانیەکان بزرنەوە ئیسلامی وەکی ئەو دبێژن بی ایک هلویست و ایک لیستا هلبجاردنان هیچ پروژه که اسلامی یه سرکفتی نابیدن. آوات و آمانجی لیک نزیبونەوەی ئیسلامیەکان پێشکەشکردنی پرۆژەیەکی نیشتیمانی زۆر گەورەیە کە خزمەت بە هەموو هاوڵاتیان و هاونیشتیمانانی کوردستان بکات و چیتر ئەو ناوماڵی ئیسلامیەکان جێی پرسیاری جەماوەری کوردستان نەبێت. دنها سه پارتین اسلامیان سیاسی لهرم کردستان کار دکن لبزاف دکن به اکلیز ده هلبجاردن دهاتین عراق و هرم کردستان دا بجدار ببن اونوکجی او سه پارتین اسلامی خدان 17 کرسیانه لپارلمان کردستانه ایاس عبدالله NRT هولیر